خۆشبەختانە ئێمە ڕۆژی پێنجشەمە کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ سەرۆکی لیستی فراکسیۆنی یەکێتی لە کەرکووک و بە ئامادەبوونی بەڕێز کاک ڕێبوار کە خۆی ئێمە وەکو خۆمان وەکو خوێندنی کوردی تەخویلمان کردووە بۆ ئەوەی چارەسەری کێشەی موچەی مامۆستایان بکا لە کەرکووک بە دوواداچوون تەواوی بکرێت بۆ ئەو بابەتەی کە ئێمە پێش 3 مانگ پێش ئێستاکە داوایەکمان تەسیمی نوێنەرانمان لە پەرلەمانتار لە بەغا تەسیمیانمان کردبوو کە یادداشتەکەمان سەبارەت بەوەیە بە گواستنەوەی سەرجەم مامۆستایان و کارمەندانی خوێندنی کوردی بۆ سەر وەزارەتی پەروەردەی عێراق ئەویش بە حکمی ئەو موقع جوغرافی کە ئێمە لیا ئەژین کە ئێمە کەرکووکین کەرکووکیش تا ئێستا کەسەر بە حکوومەتی ناوەند بووە داوای گواستنەوەمان کردووە ئەو گواستنەوەیە ئەو یاداشە وازانم کە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرابوو بەڵام دوای ئەوەی کە داوای کۆکردنەوەی واژوویان کرد لە پەرلەمانتارەکان 112 پەرلەمانتار واژووی لەسەر کردبوو بەڵام دوا خراب و کاتێکی تر ئێستش ئێمە بە باشمان زانی ئەم کاتە باشترین کاتە کە ئێمە ئێستاکە حکوومەتی ناوەند جارێکی کە کە هێزە ئەمنیەکانی ناوەند گەڕاونەتەوە سەر کەرکووک داوای ئەومان کردۆ کە ئەو دۆسیەمان جارێکی کە زنوو بکرێتەوە بە گواستنەوەی مامۆستایانی کەرکووک بۆ سەر هەرێمی بۆ سەر حکوومەتی ناوەند و خۆشبەختانەش بەڕێز کاک ڕێبوار جارێکی کە من خۆم ئەیگرمە ئەستۆم و دۆسیەکە جارێکی کە ئەبەمەوە ناو پەرلەمان و بۆ ئەوەی خوێندنەوەی بۆ بکرێت و چارەسەری کێشەکە بکرێت ئیشەڵڵا شتەکان بەرەو باشیاچێ.